باتی کۆمەڵی ساڵی داوەتە سەرۆکاتی داواکاری گشتی. ئەمڕۆ ڕۆژی گیانی ئازادی ڕۆژی گیانی دەستکەوتنی زانیاری ئەم ڕۆژە هەموو جیهان لەسەر دەستکەوتەکانی خۆی لەم بوارە قساکە. بێگومان خۆتان زانیاری بۆ ژیانی ئینسان گرنگە، بۆ ڕۆژنامە نووس گرنگە، بۆ هەموو چین و توێژە گرنگە. ئەمڕۆ هاتوونێتە ئێرە تا کۆم ڕۆژی گیانیە پیرۆزکەین و هاتوونێتە ئێرە اختیارمان بۆ منتیقەی ئیرانی ئەوەیە کە ئەمڕۆ گیرروگرفتێکی بینی ڕۆژنامەنووسان و ئیداری ڕاپەڕین هەبوو سەبارەت بە مۆزوعی دەستکەوتنی زانیاری و هەندێک ڕۆژنامەنووس ئیمزایان کۆ کرد بۆیەوە و مزەکەرێکیان نابوو بە بەڕێز بەرپرسی ئیدارە و بە قایمقامەکان و بە سنتەری میتۆ و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیمە بەدەم داواکاریەکانەوە هاتوین تا کۆم دیدارە ڕێک بخەین لە بینی بەرپرسان و لە بینی ڕۆژنامەنووسان تا هەمووان قسەی خۆیان بکەن و بتوانین بە شتی هاوبەش دۆزینەوە تاکو قسەی لەسەرکەین. شتی هاوبەشیش بەڕای ئێماوەیە کە یاساکە جێبەجێ بکرێ و مافی دەستکەوتنی زانیاری و بە پێ بە یاسا ڕێکخراوە یاساکە جێبەجێ بکرێ. لەبەرەوە ئێمە تەرکیزەکەین و داواکەین حکوومەت هەموو نهێنیەکانی نهێنی پۆڵێن نەکا نەیکاتە ژوورە تاریکەکان بەڵکو بیکاتە ڕووناکی بیداتە ڕۆژنامەنووسان تاکو و ڕۆژنامەسان بیان بە هاوڵاتیان و تاکو هاوڵاتیش بتانێ بەشدار بێ لەگەڵ حکوومەتە لە شەڕەکانی بە تایبەتیش ئەلانی حکوومەت ئەوەیە کە شەڕی دژی گەندەڵی ئەلان کردووە. یعنی ئەلانکردنی شەڕ دژی گەندەڵی بەبێ شەفافێت بەبێ لێپرسینەوە بەبێ جێبەجێکردنی یاسای دەستکەوتنی زانیاری نایەتە دی. ئێمە لە هەرێمی کوردستانە قسەمان لەسەر ژینگەی کاری ڕۆژنامەنووسی کردەوە وتومانە کە ژینگەی کاری ڕۆژنامەنووسی ژینگەیەکی لەبار نییە بە شێوەیەکی تەواو چونکە یاساکانی تایە جێبەجێ ناکرێت چونکە سەروەری یاسا ناکامڵە. لەبەرەوە ئەم گیر و گرفتانەمان هەیە بۆیە مۆزوعی دەربازبوون لە سزا لەو تاوانانەی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانە ئەکرێ بەربڵاوە مۆزوعی دەربازبوون لە سزا بووە بە دیاردەیە کە تیرۆری ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان لە شش ڕۆژنامەنووسی کە تیرۆر کراون تاکو ئێستا نەگەیشتوتە ئەنجام کاریگەری لەسەر سومای هەرێمی کوردستانە بێ وابێ هەرێمی کوردستان لێکۆڵینەوەی جدی بکە وەکو چۆن ڕێکخراوەوە دەوڵەتەکان داوایان لێکە لە مۆزوعە لێکۆڵینەوە بکەن. ئێمەش بەردەوام پێمان وایە ئەم کەیسانە دانەخراون کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان و ئەبێ بە ئەنجام بگەێن. ڕۆژانە بەلێکەوتنمان هەیە کە مەبەستمان دەبەرە نییە لە ماوەکانی ڕابردوو دابینیمان بۆ نمونە ئێمە تەناقوز دەبینی لەلایەن بەرپرسانی ئیدارە حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی باڵا بەڕای من تێکەڵکردنی ئایدۆلۆژیا و ئاین و یان ئەفکاری خۆت لە نەقڵکردنی هەواڵ یەکێکە لەو گرفتانەی کە ئێستا ئێمە ڕوبەڕووی دەبینەوە. لێرە ئێمە گروپێکمان هەیە کە ڕۆژنامەنووسان زیاتر لە 20 ڕۆژنامەنووسمان هەیە ڕانی لێرە کە بەشێکی زۆر کەمیان هەیە ئەمە ئەم ڕۆژە تایبەتە زیاتر تایبەتە بە ئەوان ئەوجار بە ئاڵاتیان دەبا زۆر گرنگی بۆ بۆی کە مافەکانی خۆمانە لێرە لە